بناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەر جێگەیەکن لەم بەرنامەی گفتوگۆیەدا گفتوگۆ دەکەین لە سەر هەڵبژاردن دەتوانێت چی بۆ کۆمەڵگە بکات یان با بڵێن چی بۆ کۆمەڵگە فراهەم بێنێت بە میوانداری هەرێک لە بەڕێزان مسلیم عەبدوڵڵا قەسرێت چالاکوانی بواری گەنجان کە لە سۆدەکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە هەروەها مەهدی حەمزە یاساناس کە لە سۆدەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە ئێوەش بینەری تەواوی گفتوگۆکەمان بن. کاک مسلیم بەخێربێی سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بە بەڕێزت کاکدانا. بە حکمی ئەوەی کە باسم کرد هەڵبژاردن دەتوانێت چی بۆ کۆمەڵگە بکە جەنابەت بەوەی کە لە بواری گەنجانە زیاتر سەرقاڵیت و قاڵ بوویتەوە چالاکێکی لەو بوارەیە من دەمێت پرسیارەکە لە تەوەری بەرنامەکەەوە لێ بکەم. ڕۆڵی گەنج لە هەڵبژاردنە یان گەنج دەتوانێت چ شتێ بکات لە پرۆسەی هەڵبژاردنە ئایا دەتوانێت ڕۆڵێکی کاریگەر و بەرچاوی هەبێت یان نەخێر ئەوەی کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئیشی لەسەر دەکرێ لەوەی گەنج بێتاقەت بکرێ لەوەی کە گەنج بڕای بە پرۆسەی دەستا و دەستی دەسەڵات و هەڵبژاردن نەمێنێت کۆمنتی تۆ بە شێوازێکی گشتی. بە ناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا سڵاو ڕزمێ بۆ جەنابەت بۆ تەواوی بینەرانی شاشە جوانەکەی پێیام. بەڵێ ئێمە لە بەردەم قۆناغێکی هەستیارداین و لە بەردەم پرۆسەیەکی گرنگ داین پرۆسەیەکی چارەنووساس بۆ تەواوی تاکەکانی کۆمەڵگا. گەنجیش بەڕاستی چین و توێژێکە کە پێگەیەکی زۆر گەورە زۆر کاریگەری هەیە لە نێو کۆمەڵگادا و بەڕای زۆربەی زانایان کە سەتا چلی کۆمەڵگا پێک دێنن بێگومان ئەم چینە چینی هێزە چینی تاقە و توانایە چینی داهێنانە چینی پێگەیاندنە و چینێکە جێی ئومێدە بۆ داهاتوو هیوایە بۆ داهاتووی هەر نەتەوەیەک. ئەمە گەر قسە لەسەر گەنج بکەین بەڕاستی ئەبێ بە شێوەیەکی فراوان باس لە گەنجان بکەین. پێم وایە پرۆسەی هەڵبژاردنیش وەک جەنابەت باست کە پرۆسەیەکی چارەنووساز و گرینگە گەنجان ڕۆڵی بەرچاو و ئەکتیڤیان هەیە لە گۆڕینی واقع لە دەستا و دەستکردنی دەسەڵات لەوەی کە بیانەوێ جەوێک فراهەم بێنن بۆ خۆیان کە تەواوی مافەکانیان بۆ خۆیان وەبەربێنن دەستەبەر بکەن. دیارە ڕۆڵی گەنجان ڕۆڵی بەرچاویان هەیە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس بکەین گەنجان ڕۆڵیان هەیە لە بژاننەوەی ژێرخانی ئابووری وڵات لە بەرەو پێشبردننی هەلی کار لە وڵاتدا و هەروەها لە گونجان لە دروستکردنی سیستەمێکی جوانی سیاسی لە وڵاتدا و هەروەها لە پاراستنی دین و ژینی نەتەوە بەوەی کە هەر نەتەوەیەک ئەگەر گەنجانی پارێزکار بن ڕێک بن سەلیم بن ئەوە نەتەوە دەپارێزی لە کێشە کۆمەڵایەتیەکان و ئەگەر یاخود گەنجان ڕۆڵی بەرچاویان هەیە لە ئومێدبەخشین بە نەتەوە کە فاکتەرێکی ئەساسین لە وەچەخستنەوە لە نێو کۆمەڵگادا یاخود دەورێکی کاریگەریان هەیە ئەرێنیان هەیە ئەکتیڤن زیندون بۆی کە سنوورێکن قەڵغانێکن بۆ پاراستنی ئەمنیەت خاک و سنووری وڵات. زۆر باش هەروەها ئەو کۆمەڵگایانەی کە گەنجیان زۆرە کاکدانا هەمیشە کۆمەڵگایەکن جێگای ئومێدن کۆمەڵگایەکن بە شەوقن جوانیان بەخشیوە بە کۆمەڵگا بۆ چونکە گەنج تاقە و توانایەکەی بیر و زهن و چالاکیەکەی دایمەن ڕووناچیە جوانیە بەخشێ بە کۆمەڵگا. ئەمی کە باست کرد وەک تێکست وەک لایانی تیۆری تەواوە ناساندنێک بەڵام ئەگە بێنە سەر ئەرزی واقع لە هەرێمی کوردستان ئایا گەنجانی ئێمە فعلەن وان یان بێئومێد کراون یعنی تۆ ئێستا گەر بە شەقام و بازار و کوچە و کۆڵان و گازینۆ و چایخانەکانە بگەڕی لەگەڵ گەنج قسە بکە ئەمەی تۆ وتت لەوانەیە ئەو زۆر پێچەوانە بێت ینی ئەسڵەن باسی هەڵبژاردننی لەگەڵا بکە هەندێک مناڵم هەمووی قسەکان تەعمیم نییە بەڵام لەوانەیە ئەسڵەن جوابی شت نایەتەوە هەڵبژاردننی چی و هەڵبژاردن هەمووی گزی و فزیە و جا هەڵبژاردن چی گۆڕی و جا ینی مەبەستم لەوەیە کەواتە ئەم هێزە گەورەی تۆ باست کرد لە ١٠ کۆمەڵگا پێگەێنێ ئەم لە ١٠ لە هەرێمی کوردستان بە بەرنامە
مەویست کراون بێ ئەمەل کراون بەڵێ قسەی تۆ لەم بارەوە بەڕاستی گەنجان بەداخەوە کاری زۆر جدیان لەسەر کراوە کە بێ ئومێد بکرێن و هیوا بڕاو بکرێن ئەگەر نا گەنج سەرەتایەتری مافی ئەوەیە کە بتوانێت داهاتووی خۆی بە پێی نیاز و مەبەستی خۆی بنەخشێنێ کە لە سەرەتادا خوێندنێک تەواو بکە بە پێی حەزی خۆی لەو بەشەی کە ئەو حەزی پێەتی بەداخەوە کە ئێستا لە کوردستان لەو بوارەشدا بەڕاستی فەرامۆش کراوە بەشخوراوە گەنج ئەو بوارەی بۆ ناڕەخسێ لە پێگەی خۆیەوە لە بواری اختصاص و نیازی خۆی و حەزی خۆیەوە بتوانێت بخوێنێ و خوێنێت تەواوکە کە ئەو حەزی پێەتی ڕاستە زانکۆکانمان زۆرن زانکۆی ئەهلیمان زۆرن بەڵام بەو پێە ڕێز لەو حەزەی نەگیراوە و قەیرانی داراییش سەبێب و هۆکار و پەرژینێکە بربەستێکە لەوەی کە نەتوانێت پێی بگە و هەروەها قەیرانی بە شێوەیەکی گشتی دارایی کە نەتواندراوە بتوانێت کە پرۆسەی هاوسەرگیری بۆ خۆی لانەیەکی ئارام بۆ خۆی دروست بکە بەوەی کە جۆرێک لە قەیران هاتۆتە گۆڕێ ناتوانێت زەواج پێک بێنێ ناتوانێت داهاتووی خۆی دروست بکە جاران سلفەیەکمانە بوو کاکدانە هەر چۆنێک بێ کون و کەلەبەرێکی دەگرت بە شێوەک لە شێوەکان سلفەی عقار هەبوو دەتواندرا ئیسفادەی لێ بکرێ بەڵام لەگەڵ ئەوەی ئەوەش نەما ئەوەش بێ ئومێدیەک بۆ گەنج ئەنجا ئێستا گەنج دەستە و یەخەیە لەگەڵ بێکاری لەگەڵ نەبوونی ئیش و ڕاستی ئەوە گەنجی خستۆتە نێو کافتریاکان ئەو لانی کردو ئەو لانی کە بە بەرنامە ویستێتی گەنج بێ ئومێدکە کەواتە بە بڕای تۆ سەرکەوتوو بۆ لەوەی کە توانیویەتی گەنج بێ ئومێدکە بەڵام وەڵامەکەی بۆ دوایەوەی کە بە کاک مەهدیش سڵاوێکی لێ بکەین دووبارە سڵاو کاک مەهدی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان کاک مەهدی ئێمە بەرەو پرۆسەیەکی گرنگی هەڵبژاردن دەچین کە وا بڕیارە لە بینی دوو کەوانەیە وا بڕیارە لە سینۆ ئەنجام بدرێت ئەگەر هێزوو لایەنەکان دوای نەخەن بێگومان لێرە و لێ قسە هەیە لەسەرەوەی کە ئەم هەڵبژاردنە دوا بخرێت با لەوە دەست پێ بکەین هەڵبژاردن مافە یان ئەرکە یعنی تا ئێستا لە کۆمەڵگەکان بەڕاستی ئەمە یەک لا نەبووەوە لە هەندێک لە کۆمەڵگەکان ئەرکە لە با بڵین دەقە دەستوری و یا با بڵین مافەکانی جاڕنامەی جیانیش وەکو مافێک دیاری کراوە بە بڕای تۆ وەکو پارێزەرێک دەنگدان ئەرکە یان مافە بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سڵاو ڕێزمان هەیە بۆ بەڕێستان کاکداناوە سڵاومان هەیە بۆ کاک شتێمی عەزیز و لە ڕێو بەرنامەیەشەوە سڵاو دەنێرین بۆ سەرجەم بینەرانی ئازیز کەناڵی ئاسمانی پەیام ئێمە گەر بەگشتی لە منتەڵەقی هەرێمی کوردستانەوە بینە سەر باس و خواسی هەڵبژاردن دەبینین لە هەرێمی کوردستان یەکەم هەڵبژاردن لە 19 پێنجی ساڵی 92 ئەنجامە درێتن بەڵێ و ئەگەر وێ ڕێسەرنجەکان ئەو کاتی لەسەر هەڵبژاردن دەبینین هەنگاوێکی باش بوو بۆ بنیادنانی موسسەی حکومڕانی و خەمڵێنی چۆن بڵێ گیانێکی سیاسی بۆ گەلی کورد لە هەرێمی کوردستان لە پارچەیەکی خاچی کوردان یان خاچی کوردستان بەڵێ خودی هەڵبژاردن ئێمەگەر لە ڕووی قانونی و سەیری بکەن یعنی مەفهومی خۆی هەیە ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاینی و لە ڕووی نەتەوایەتی و لە ڕووی نیشتمان پەروەری و سەریکەنەوە دیارە مەفهومی تایبەت بە خۆی هەیە دیارە لە ئێمەگەر بەپێی قانون و بەپێی دەستوری هەمیشەی عێراق لە چوارچێوەی عێراق سەیری ئەو بابەتە بکەیت پرسی هەڵبژاردن و بەشداری هاونیشتمانیان لە هەڵبژاردن دەبینین هەڵبژاردن مافێکی سیاسیە و لە دەستوری 2005 هەمیشەی عێراق ئەوە سەسپێندراوە کە ئەو مافێکی سیاسیە و لەپاڵ ئەوەشدا ئەرکێکی کۆمەڵایەتیە و ئەرکێکی ئاینیە و ئەرکێکی نیشتیمانیە و ئەرکێکی مۆراڵی و ئەخلاقیە کە هاونیشتمانە دەتوان لە ڕێی بەشداری لە پرۆسەی سیاسی بەگشتی و بە تەحدید هەڵبژاردن دەتوان جێپەنجیان دیاربێ و دەتوانن نەخشەی سیاسی بەرەو ئایندێکی گەشت بنەخشێنەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر بۆ مێژووی هەڵبژاردن بگەڕێنەوە دەبینین تا ئێستا چونکە لە وادەی خۆی هەڵبژاردنەکان بەگشتی بەڕێوە نەچوون ئێمە دەبوو هەشت نزیکەی هەشت خول لە هەشتم خولی
هەڵبژاردندا بووین بەڵام بە ئێستادا ئێمە لە چوارەمین خۆلی هەڵبژاردنن کە ئەوە جۆرێکە لە تەڕازوع و جۆرێکە لە دواکەوتن لە بەرەو پێشبردننی کۆمەلگا و یاری سیاسی خۆمان و زیاتر خەمڵێنی بنەماکانی حکمی ڕەشید. ئێمە ئەگەر وەڵامی عینوانی بەرنامەکەی جەناب بدەینەوە هەڵبژاردن دەتوانێت چی بۆ کۆمەلگا بکە؟ هەڵبژاردن ڕێگایەکە میکانیزمێکە بۆ گەیشتن بە حکمی ڕەشید و تەقەڵا و هەوڵێکە بۆ گەیشتن بە حکمی ڕەشید. یانە حکمی ڕەشید لە کۆمەلگا کاک مەهدی ئێمە پەکمان لەسەری کەوتووە هەموو ئەو هاوار و مەعانات و هەموو ئەو دۆخە خراپەیەکی ئێستا بەرۆشی هاوڵاتیانی گرتیان لە دەرەنجامی نەبوونی حکمی ڕەشیدە لە هەرێمی کوردستان لە دەرەنجامی ئاراستەیەکی خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەگەر ئێستا بینەرێک کە بینەری و بیسەری ئەم بەرنامەیە و گوێی لە قسەکانی تۆیە، یعنی لەوانەیە حەقی بێ بپرسێ لە 92 تا ئێستا 4-5 خولی هەڵبژاردن بەڕێوە چووە، ینی چی گۆڕیوە؟ ینی بە فعلی لەسەر ئەرزی واقع چی گۆڕیوە؟ ینی زۆر جار دەسەڵات ئیشی لەسەر ئەمە کردووە، ئەوە هەڵبژاردن نییە کە ژیانی خەڵکە گۆڕێ، ئەوە نازام چینیە، ئەوە چینیە، ئەوە هەمووی لای ئێمەیە، لای دوو حیزبی دەسەڵاتدارە. قسەکە لەوەیە ئەم پرسیارم وەڵام بەرەوە کە لە ناخی بەشێک لە هاوڵاتیانایە هەڵبژاردن بە فعلی لە ماوەی ڕابردووە نزیکترینیان 5 بووکە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردمان. چی گۆڕیوە بۆ خەڵک؟ ئێمە ئەگەر دراسەیەکی گشتی هەڵبژاردن بکەین لە سەرئاستی هەرێمی کوردستان بەجیا و لە سەرئاستی عێراق بەجیا، ئەگەر بڵێن هەڵبژاردن هیچ کاریگەری نەبووە و هەڵبژاردن هیچی نەگۆڕیە و هەڵبژاردن بەردەوام پاشەکشە بووە لە بەرەو پێشتر لە پەرەپێدانی سیستەمی حکومڕانی، ئەوە بێویژانێکی گەورەیە. ئێمە ناکرێ هەموو هەڵبژاردنەکان ببەستینەوە لە هەڵبژاردننی 12/5 کە هەڵبژاردنێکی شوم بوو، کە هەڵبژاردنێکی ساختەکاری بوو، هەڵبژاردنێک بوو پێویستە ناوی بچێتە کتێبی گەنج بۆ شەرمەزارکردن و بۆ ئەو دزی و ساختەکارێکە لێ بە بەرفراوانی کراوە ئێرادەیەکی نێودەوڵەتی بووە بەداخەوە گەورەترین مؤسسەی قانونی لە عێراق کە ئەو محکەمەی دەستوریە تێیپەڕانکەوە بڕاستی ئەوانە هەمووی خراپەوە، هەمووی ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین سەرنجی زۆرمان لەسەری هەیە و گشتی ڕۆشنبیرانی ئاسان سەرنجی زۆریان لەسەر هەیە. بەڵام ئێمە لە عێراق بەدیلی هەڵبژاردنمان نییە. ئێمە لە سیستەمێکدان سیستەمەکە سیستەمێکی حکومتی ئارادەیەک دیموکراسیە و سیستەمێکە دەسەڵاتی ئارادەیەک ینی دەسەبەر کردیەوە بەگشتی زۆر جاران کە دۆخەکان بە ئاسایی بەرەو پێشناسی چەندە پەیوەندی بە ینی عقلێتی حکومڕانانەوە هەیە، ئەوەندەش پەیوەندی بە تێگەیشت و ئاستی وشاری دەمدەر و هاونیشتمانیانەوە هەیە. لە هەرێمی کوردستان هەڵبژاردن گرنگی خۆی هەیە و ئیجابیاتیشتونیشی هەبووە، بەڵام ئێمە سەرنجی زۆریشمان هەیە و دەکرێت هاونیشتمانیان هاوڵاتیان دەنگدەران خۆیان پێخاوەن ماڵبی و لە ڕێی بەژاری کارە و کاریگەریان بتوانن ئاراستەی هەڵبژاردن و ئاراستەی گشتی بەرە ئەو ئاقارە ئاراستە بکەن کە خۆیان دانەوێت. باش کاک مەهدی ئەکرێ پرسیارەکە وا لێ بکەم، مادەم تۆ باست لەوە کرد کە هەڵبژاردن حکمێکی ڕەشید بێنێتە ئاراوە، مادەم هەڵبژاردنەکان لەسەر بنەمایەکی پاک و نەزیه لە ڕابردووە بەڕێوە نەچوون بۆیە دەرئەنجامێکی باشی نەبووە. ینی بەشێک لەوانە ناکرێ بڵین هاوڵاتیان خۆیان بەرپرسیارن لەوەی کە بۆ نمونە لە سەدا 40 و 50 بەشداریەکە ئەمە دەرفەتێک ڕەخسێنێ بۆ لایەنی دەسەڵاتدار کە ئەم لە 45 تری کە نەچوە بۆ دەنگدان ئەم بیقۆزێتەوە و تەزویری پێوە بکە، ینی بەشێک لە کەم تەرخەمێکەش ناگەڕێتەوە بۆ تاکی ئەم کۆمەڵگەیە بۆ دەنگدەرانی ئەم کۆمەڵگەیە. کاکدانا پرسیارەکەت بەڕاستی پرسیارێکی معقول و وەجیهە. ئێمە بە چاوپۆشی لەو دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ ئایا هەڵبژاردن دەکرێت ناکرێت و ئەو هێزولایەنە سیاسیانێکە لە هەڵبژاردن دەترسێن لەوەدا کە شکستێکی گەورە بێنن نەتوانن ئەو مەقعدانە بەدەستپێنەوە کە دەسەبەریان کردو لە هەڵبژاردن ڕابردوو بە چاوپۆشین لەو دۆخەی ئێستا دەگوزارێ لەو سەفەقات و لەو مامەڵە و سەودا سیاسی لە ئارادایە. بەڵام ئێمە ئەگەر بە تەحدید پرسیارێکە جەناب جواب بدەمەوە، ئێمە لە هەرێمی کوردستان بە تەحدید دەبینین هەڵبژاردنەکان
کە لە کاتی خۆی ناکرێتن زیانی هەیە بۆ کۆمەلگا، زیانی هەیە بۆ هاونیشتمانە، زیانی هەیە بۆ بەرەوپێشتنی سیستمی سیاسیمان کە پاک بەڕێوە ناچێت زیانی هەیە. بەڵێ کە پاکیش بەڕێوە ناچێت بێگومان هەردیسانەوە زیانی هەیە کە خەڵک بەشداری ناکات هەر زیانی هەیە. بەڵێ دێمە سەر ئەو بابەتە. ئێمە ئەگەر تەنها هەڵبژاردننی 12 پێنج لێ دەکەین کە سیستمیش ئەلکترۆنی بوو بە شێوەیەکی منەظەم بە ئەلکترۆنی کە زۆر پەچی لەسەر بەشداری هەوڵاتیان نەکرد بوو ئەو تەزویرە بەربڵاوی ئەنجام درا. بەڵام هەڵبژاردنەکانی دیکە و ئەو هەڵبژاردەی داهاتووی هەرێمی کوردستانیش کەس بە سیستمی یەدەوی دەکرێت، یعنی هەڵبژاردنەکە عەد و فەرزەکەی بە یەدەویە بەدەستیە، ئەوە زۆرینی هەرە زۆری ئەو کەڵەنەی کە دروست دەبی بۆ ئەو تەزویرەی کە دەکرێت لەڕێی کەمی بەشداری هاونیشتمانیانە، کەمی بەشداری دەنگدەرانە لەو پرۆسەیەدا. کەواتە گەیشتمە ئەوەی کە فعلەن ئەگەر هاونیشتیمانیان و دەنگدەران بەشداری نەکەن دەرگایەکە لەو دەرگایانی کە دەسەڵات دەتوانێت تەزویری لێو بکات. دێم وڵات کاگمەدیەوە دەرگایەکی زۆر گەورە و زۆر کاریگەرە و دەستی دەسەڵات دەکاتەوە بۆەوەی بتوانێت بەکەی خۆی تەڕاتێ بکاتن و بەکەی خۆی تەزویر بکات. بۆیە هاونیشتیمانیان لە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان زۆر گرنگە بەشداری بکەن و زۆر گرنگە دەوێت ئیرادەی خۆیان بسەپێن نزاڵکەن بەسەر ئیرادەی ساختەکار و ئەو ساختەسیانێکە دایانەوێتن دۆخی گشتی خۆڕەخدە. دەستخۆش کاگ مسلیم ئەگەر تێبینێکت لەسەر پرسیارەکانی منیان ئەتێ قسێ بکە یان لەسەر قسەکانی کاگ مەهدی هەیە دەرفەتت پێم، بەڵام پێش ئەوەی بچمە لای کاگ مەهدی ئەوم پرسی ئایا لایەنی دەسەڵات سەرکەوتوو بوون لەوەی کە بتوانن خەڵکی بەگشتی بێئومێدکەن بەتایبەت توێژی گەنجان؟ من پێم وایە دوو بەشە کاک دانا پرسیارەکەت لە دوو بەشە من دەتوانم وەڵام بە مۆرەست خۆش بێ. بەشێکیان پێوەستدارە بە خودی گەنج، بەشێکی پێوەستدارە بە دەسەڵات بە حکمڕانی هەرێمەکەمان. ئەوەی کە پەیوەندی بە حکمڕانی هەرێمەکەمانەوەیە ئەویش ئەوەیە کە بەڵێ دەسەڵات کاتێک ئەدەیەوێت چینی گەنجان و بە شێوەیەکی گشتی تاک بە شێوەیەکی گشتی نێو کۆمەلگادا ئەگەر بێ و بێئومێدی بکە لە دەسەڵات یاخود لە هەڵبژاردن بۆ ئەوەیە کە دەسەڵات بۆ خۆی بمێنێتەوە، گۆڕانکاری ڕوو لە دەسەڵات نەکە وە زیاتر پێی قایم بکە و جێگیری بکە بۆی کە تۆکمەتر بێ و تەواوی مەرام و ئاواتەکانی خۆیان لە شوێنی خۆیان بێ. دووەمیان ئەوە کە دەیانوێت گەنج بە شێوەیەکی گشتی یاخود تاک بە شێوەیەکی فراوانتر ئەکتیڤ نەبێت لە نێو کۆمەلگادا، بیر لە داهاتووی خۆی نەکاتەوە و بیر لەوە نەکاتەوە کە ئەرچیوی زۆر گەورەتر لەوەی کە ئێستا تێیدا دەژی بۆی کە کەسێکی سادە و ساکار بێ، یاخود هەروەها بۆی کە گەنج بیر لە گۆڕینی ئەو دۆخە نەکاتەوە کە تێیدا ژیان تێدا دەگوزەرێنێ کە دەستەوی خێ لەگەڵ جۆرەها کێشە و قەیرانێک کە بەشێکی دروست کراوە بۆی و بەشێکیشی هێنراوەتە نێوەوەی وڵات و هەروەها بەشەکەی تریشی کامی ئاماژەی پێ بکەم بۆ دەسەڵات ناهێڵێ گەنج چاوی بکرێتەوە دەیەوێت جەوێکی بۆ خوڵقێنێ کە مەیوز بێ بێئومێد بێ لە پرۆسەی هەڵبژاردن بۆ ئەوەی کە کەم و کوڕیەکانی خۆشی بشارێتەوە، بۆی کە جەوێک کە تا ئێستا خوڵقاندوویەتی دروستی کردووە هێناوێتیە بوون بۆ تاکەکانی وڵات ئەگەر بە کەم و کوڕیەکی زۆریشەوە بێ بتوانێت بیشارێتەوە ئەو پەنجەی نەخەنە سەر کێشەکان بۆی لە داهاتوودا تووشی گرفت نەبێ. ئەنجا ئەو بەشێک کە پێیوەستە بە گەنجەوە ئەم پێم وایە گەنجانیش بەداخەوە بەشێکیان گەرنا من بێئومێد نیم، بەڵێ گەنجمان زۆر ئەکتیڤن، زۆر چالاکن، زۆر لێ هاتوون لە زۆر بواردا بە شێوەیەکی باش کار دەکەن، ئەنجا خۆبەخشانە بێ یاخود لە شوێنی هەلی کار یاخود ئەوەندەی تا ئێستا لە دەسەڵات بینراون، بەڵام بەداخەوە بەشێکیان هەن ئەنجا بە بەرنامەوا لێکرابن یاخود خودی خۆیان وابن تەمبەڵن هەست بە گرنگجی و بایەخی پێگەی خۆیان ناکەن، بەداخەوە نازانن بۆچی لەو دەرفەتەی کە بۆیان خوڵقاوە یاخود بۆچی چ داهاتوویەک بۆ خۆیان بنەخشێنن و بۆچی دەژین و هەروەها خۆیان خەریک دەکەن بە شتانێکەوە کە زۆر تافهە، زۆر کەمبایەخە، ئامانج و خولیا و ئاواتێکێن نییە لە داهاتوودا کە بۆی هەوڵ بدەن. ئەنجا ئەوە بەڕاستی من پێم وایە هۆکارن بۆی کە گەنج بیر لە ناومێدی بکاتەوە، بەڵام من پێم وایە گەنجانی بە ئومێد، گەنجانی زیرەک، گەنجانێک کە زۆریان لە هەک بەدایە، زۆر چالاکن، زۆر بوێرن و ئەکتیڤن، زیندون بە شەوقن لە نێو کۆمەلگادا زۆرن
و پێویستە ئەو گەنجانە بیر لە پێگە و مەکانەتی خۆیان بکەنەوە و بیر لەو هۆکار و فاکتەر و ئەسالیبانە نەکەنەوە کە دەورەی داون لە نێو کۆمەلگادا بێگومان هیچ نەتەوێت بێ کەم و کوڕی نابێ هیچ کات ئینسان مرۆڤ بێ کێشە و کەم و کوڕی نابێ بەڵام مرۆڤی سەرکەوتو ئەو مرۆڤەیە کە ڕوبەڕووی کێشەکان بێتەوە دەستەویەکە نەبێت لە تەسلیم بوون و لە ملدانەواندن لە ملکەچبوون بۆ کێشەکان ئومێد دەکەم گەنجان پێگەی خۆیان بە گرنگ ببینن و لە داهاتوودا جێپەنجیان بنەخشێنن و خۆیان بدۆزنەوە بتوانن واقعێک کە خۆیان لێی ناڕازین خۆیان دەستەویەکەن کە تا ئێستا بە ئاواتەکانیان نەگەیشتون مافەکانیان لێ زەوت کراوە بتوانن ئەو واقعە دەستکاری بکەن ئیسلاحی بکەن بیگۆڕن بۆی کە مافەکانیان وەدەست بێنن و بتوانن پێگەی خۆیان لە داهاتوودا بە جوانترین شێوە بنەخشێنن و من پێشم وایە تاکە ڕێگا تاکە هۆکار تاکە بوارێک کە بۆ ئێمە وەکو گەنج وەکو تاچی کۆمەلگاش دەرفەتێکە بۆی کە واقع بگۆڕی کاکدانە ئەمڕۆ بریتێ لە هەڵبژاردن دەرفەتێکە کە دەتواندرێت لە ڕێگەیەوە کۆمەلگا قۆناغێک بیباتە پێشەوە دەتوانێت ڕووی خراپە بگۆڕێ بە چاکە ڕووی حکومڕانی لە خراپە بگۆڕێ بە چاکە لە ڕووی لە گەندەڵی بگۆڕێ بە پاچی و دادگەری لە کاتێکە ئالەتێکی زۆر باشە ببێ خوێن لە هیچ کەسێ بێت و هیچ کەسێکی لەو نێوەندا لە بین بچێ بێگومان بەڵام ئەوە لە کاتێکدا ئەگەر گەنجان بوێر بن چالاک بن و گرنگجی پێگەی خۆیان بزانن کاکەیوا واروها بێئومێدیش نەبن بەداخەوە گەنجانی ئێمە جۆرێکیان بێئومێد بوون بگرە تا ئاستێک بێئومێد بوون کە خۆشەویستی و ئینتیمایان بۆ خاک و وڵاتی خۆیان نەماوە و سەر هەڵدەگرن بەشێکیان بینیمان کە چوون بۆ دەرەوەی وڵات و بەو ئاواتەشیان نەگەیشتن لە ڕێگادا بوون بە خۆراکی قڕشەکان بەداخەوە لە کاتێکدا ئەم نەتەوانەی غەڕب ڕۆژ ئاوا زۆر ڕاستە بە ڕووکاری دەرەوە پێیان ناخۆشە خەڵکێک دێت پەنادەباتە بەر وڵاتی ئەوان بەڵام زۆر پێیان خۆشە ئەسڵەن لە ئاساسدا چونکەوان بە قەیرانی گەنجێتیەوە دەناڵێنن ئەوان گەنجانی ئێمە بەکاردێنن بۆ بوژانەوەی وڵاتی خۆیان بۆی با گەنجان ئەو بزانن ئەو تاقە و توانایی کە لە خۆیاندا هەیە بە بەکاری بێنن بۆ فەراهەمکردنی جەوێک کە خۆیان لێرە ئازادی و ڕادەربڕین و ئەو پەڕی مافەکانی خۆیان پێداوە دەست ئەگەر ئەوانیش بدوێنی ئەڵەنجا لەم هەرێمی کوردستانەیە کە ئێمە بستێک ئەرزمان نەبێ و خانوویەکی تیا بکەین و لەم هەموو سامانی سەرزەوی و ژێرزەویە نەتوانین ئیسفادەیەکی مادی و معنەوی بکەین ئیتر ئینتیمان بۆچی بۆ خاک و وڵات و نیشتمان بمێنێت جا ئەمە ڕاست بێت یان هەڵەبێ کە ڕێمەڵات کاک مەهدی بۆچی ئەبێت هاوڵاتیان گرنگی بدەن بە پرۆسەی هەڵبژاردن یعنی یا بە پرسیارەکە من بە دیوێکی ترا بکەم فعلا پرۆسەی هەڵبژاردن مڵکی هاوڵاتی و دەنگدەرە یان هی دەسەڵات و حکومەت و هێز و لایەنە سیاسیەکانە یعنی مەبەستم لەوەیە ئایا تاکە چەکێک بەدەست دەنگدەرەوە بێت کە 4 ساڵ جارێک بەداخەوە لە هەرێمی کوردستانی ئێمە چێتە 5 ساڵ و 6 ساڵ و 10 ساڵیش کە جاریوە دووبارە نابێتەوە بەڵام قسەکە لەوەیە بۆ هاوڵاتی ئەم پرۆسەیە بە گرنگ بزانێ گرنگیەکەی لە چیایە؟ وڵا کاک دانا نەک هەڵبژاردن یعنی نیشتیمان و دەسەڵات و هەمووی ئەو نیشتیمانی و دەنگدەرانە بەڵێ و دەنگدەران بان خاوەنی هەموو پرۆسەکانن دیارە هەڵبژاردن ڕێوشوێنێکە میکانیزمێکە بۆ ئەنجامدانی گرێبەستێک لە نێوان دەنگدەران و ئەو حیزبەیان ئەو لیستەیکە یان ئەو چەند لیستێکە دەتوانن 2000 حکومەت دروستکەن و پرۆسە گشتەکان بەڕێوە بن و بە فەرمانڕەوایی بکەن باش هاوڵاتیان بە دڵنیاییەوە زۆر گرنگە بەژاری پرۆسەکانی هەڵبژاردن بکەن بۆ بە وشاریەوە بەژاری بکەن و کە بەژاری دەکەن نەک هەر پولی هەڵبژاردنەکە بەژاری دەکەن گرنگ پێ بدەن بە پرۆسەکانی پێش بەژاری هەڵبژاردنی یعنی پێویستە هەڵبژاری هاونیشتمانی هاوڵاتی بەرچاوڕوون بی و تەقیمی خۆی هەبی و معایری علمی و ستانداری هەبی بۆ هەڵسەنگاندنی هێزلانە سیاسەکان و تەنانەت لە پێش دەستپێکردنی هەڵبژاردنیش لە خاوەنکردنەوە تۆماری دەنگدەران لە چاکردنی هەموو ئەو باشخواسانی دێنە پێشەوە هاوڵاتی بەژاری بکەوە بەژاری کارای هەبێ ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان دەبینین هاونیشتمانە زۆر نیگەرانن و هاونیشتمانیان لە دۆخێکدانەکە یعنی هیچ کۆمەلگایەک
ئەوەی ناخوازی بەڕاستی تەمەنای بۆ ناکاتن ئێمە سەر ڕای ژێرخانێکی دەوڵەمەند لە ینی سەروەت و سامان و سەرخانێکی فراوان بووە وڵاتێکی خۆش و هەرێمی کوردستانی یەکێکە لە باشەکانی سەرزەوی بەڕاستی بۆیە ئەنی خەڵک لە هەرێمی کوردستان وێ ڕای ئەوەی کە خوای گەورە زۆر نیعمەتی لەگەڵ کردێ بەڵام بەهۆی ینی فەشەل و فاشلی حکمڕانان و سوڵتە لە هەرێمی کوردستان دۆخێکی خراپ دروست بووە بەڵام ئەگەر هاونیشتمانیان دەنگدەران بیانێ ئەو دۆخە باشبی نابێت تەسلیم بن نابێ ئاڵایستی بەرزکردنەوە نابێ مەیدانەکە چۆڵکەن نابێ ڕازی بن بۆی کە ئەو دۆخە بەردەوام بی و بەڕاستی ئێمە لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی گەڕک لەسەر ئاستی عشیرە لەسەر ئاستی نازانم چی سیر بکەیت هەمیشە مەیدان چۆڵکردن هەمیشە نەگرتنی دەستی زاڵم زیاتر ڕێ بۆ خۆشەکە زیاتر بڵێ باڵا دەکە زیاتر قۆرخی دەسەڵات دەکە قۆرخی هەموو کایەکانی ژیان دەکاتن بۆیە پێویستە هاونیشتمانیان بەژاری بکەن و لە ئێستادا بەڕاستی پاساوەکانی ئەنجامەدانی هەڵبژاردن پاساوەکانی بەشدار نەبوونی هاونیشتمانیان و دەنگدەران لە هەڵبژاردن پێم وایە پاساوەکان ئەگەرچی هەندێک لە پاساوی معقولی تێدایە بەڵام بەگشتی باش پێشەوەی بێنە سەرەوە بابەتە کاک مەهدی ئەمێ قسە لەسەرەوە بکەین ینی با تۆزە قسەش لەسەر تاکی دەنگدەر و هاونیشتیمانی و هاوڵاتیان بکەین ینی هەر بەڕاست ئاستی ڕۆشنبیری خەڵکی ئێمە گەیشتوتە ئەوەی کە ئەگەر لە حیزبەکەی منیش نەبێت لەبەرەوەی بەرنمەکەی من جوانە یان لەبەرەوەی لە ڕابردووە هەڵوێستەکانی من جوان بووە دەنگم پێبدات یان ئەوەی کە ئوتێت خەڵک خۆی یەکلایی کردوتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر دەنگدان بێ فلانە لایەن ئەوەنە دەنگ فلانە لایەن ئەوەنە دەنگ ئەوەی کە پێوتێت دەنگی خۆڵەمێشی زۆر کەمە لە هەرێمی کوردستان ینی سە بۆ نمونەگەرێمە کۆمەڵی ئیسلامی وەک نمونە وەرگرین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی داراییەوە لە هەموو ڕووەکانەوە ئەو بەڵێنانی لە ماوەی ڕابردوودا داوێتی ئەم هێزە پشتگیری بووە ئەم هێزە ینی با بڵێن دیفاعی سەرسەختی لەم پایانە کردووە لە هیچ شوێنەکە نایاسایی نەکردووە لە هیچ شوێنەکە لە ڕووی داراییەوە لە کێکی لەسەر نییە قسەکە لەوەی ئایا خەڵکی بۆ ئەبێگەر لە حیزبی ئەلیف بێزار بووە یان نیگەران بووە یا بێئومێد بووە با بێت حیزبێکی تر تاقی بکاتەوە کە بە عەمەلی لە ڕابردووە تاقی کراوەتەوە و هەڵوێستی جوانی هەبووە و لە کایەکانە دەنگدەرانی خۆی بەجێ نەهێشتۆ بەڕاستی کاکدانا ئێمە ئەگەر سەیری شانۆی سیاسی بکەین لە هەرێمی کوردستان ینی شانۆی سیاسی ئەو شانۆ سیاسی کە ئێستا نمایش دەکرێت لەبەر چاوانە دەسەبەربوونەکەی یان هاتنەکایەکەی کۆمەڵ کۆکاری کوردی و بابەتی هەیە بەڕاستی یعنی ناکرێت ئێمە هەمووی بخینە ئەستۆی هاوڵاتیان پێمان وابێت تەنها هاوڵاتیان بەرپرسن لەو تابلۆ سیاسێک لە هەرێمی کوردستان هەیە لەو دۆخی کە دروست بووە ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕووی سیستەمی سیاسیەوە لە ڕووی دەسەڵاتەوە لە ڕووی فەرمانڕەواییەوە لە دۆخێکی ڕاگوزەری ئینتیقالیم بەڕاستی بەڵام خۆشبەختانە ئێمە لە ئێستادا بەشێشین لە عێراق و عێراق خاوەنی دەستوورێکی تا ڕادەیەک پێشکەوتوو و دەستوورێکی بەڕاستی گرنگە بە شایەتی تەنانەت گەورە شارەزانی بواری یاسا و سوڵتەی سیاسی لەسەر ئاستی جیهان و ئێمە لە عێراق دەتوانین لەمەوت بە باشتر پەرە بە گەمەی سیاسی خۆوان بدەین باشتر دەسەبەری مافە سیاسەکانی خۆوان بکەین و هەمیشە حکوومەتی ناوەند و دەسەڵات سیاسی لە عێراق کاریگەری ئیزابیشی دەوێت بەسەر هەرێمی کوردستان بۆی چی دیکە پارتویەشێکی دەسەڵات ئاراستەی حکومڕانی بەرەو ئاقارێکی خراپ ئاراستە نەکات زۆر باش ئینجا لێرە شتێکی زۆر گرنگە کاکدانا شتێکی گرنگە لەمەوت دووە هاونیشتیمانیان پێویستە خوان دارنن لەو شێوازە بیرکردنەوە خراپەی کە لەمەوت دووە بەشێک بووە لەو تابلۆ سیاسی و نمایشە سیاسی کە لە ئێستادا هەیە یعنی بۆ ئێمە ناکرێت هەندێک وەهم و هەندێک شایعات و هەندێک قسە و باسێکە زۆر جار ئەو لایەنانەی کە مستەفیدن لەو وەرەخکاری لەو گەندەڵخانەیە کە ئێستا هەیە دەیبەخشنەوە تغییر قەناعە بۆ ذهنیەتی هاونیشتمان دەکەن کە هاونیشتمانیان دوورکەونەوە لە پرۆسە گشتەکان و بەشداری نەکەن و دەبێت هاونیشتمانیان بەگشتی یان دەنجی خۆڵەمێشی یان دەنجی ئەو لایەنانەی دەرەوەی دەسەڵات کە ئەوانە یعنی یەکلاکەرەوەن لەوەی کە دۆخی هەرێمی کوردستان باشبی بزان کە دوو حیزبی دەسەڵات زەماوەر و دەنگدەری خۆیان هەمیشە دەبەنە سەر سوودەوە دەستخۆش کاک مەهدی لە پاڵەوەشی دیکەش دەکەن بۆ بەگشتی بەڕاستی دێم وڵات دەستخۆش بێ کاک موسلیم
جەنابتان بە حکمیەوەی گەنجن تەمەندان وەکو ئێمەمانان زۆر هەڵ نەکشاوە لە ناو گەنجانان لە بوارە کۆمەڵایەتێکەوە هەر بەڕاست ئێستا پرۆسی هاوسەرگیری لە چه ئاستێکایە لەمپەر و بربەستەکانی چین و دەبێ با بڵین کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی نوێی هەڵبژێرراوی داهاتوی هەرێمی کوردستان لەم بوارەیە دەبێت چی بکات بۆ گەنجان؟ بەڵێ کاک دانا ئینشاڵڵا تۆ شەرگەنجی پێم وایە جەنابەت ئینشاڵڵا لە من گەنجتری بەڕاستی من کۆمنتێکم هەیە لەسەر قسەی کاک مەهدی خۆشەویست من زۆر پێم سێرە کاک دانا کاتێک کە قەناعەتێک بیر و بۆچوونێک دروست دەبێت لە نێوان بیر و زێنی خەڵکی ئێمە کە پێی وایە گۆڕانکاری بە هەڵبژاردن ناکرێ تاقیکردنەوە باشترین دەرفەتێکە کە ئینسان دەتوانێت ژیان بگۆڕێ ئەو تاقیکردنەوە لە چه کاتێکدا دێتە ئاراوە فراهەم دەبێت لە ڕێگای دەنگدانەوە لە ڕێگای گۆڕینی دەسەڵاتەوە لە ڕێگای گۆڕینی ئەو بارودۆخەی کە خۆت پێی ناڕازی نەچوون بۆ هەڵبژاردن سستی لە چوون بۆ ئینتیخابات لە لای تاچی ئێمە بەڕاستی هۆکارێکی زۆر ڕئیسی کاریگەرە بۆی کە دەسەڵات وەک خۆی ماوەتەوە و تەسلیم بوونیشە بۆ گزیکارێک کە ئەوان دەکەن و بەڕاستی ئەو واقعش کە ئەتۆ خۆڵقاندوتە بۆ خۆت کە پێوە دەناڵێنی پێوە گرفتاری پێوە دووچاری کێشە و ئاریشەی زۆر بووی تۆ لە هەموو ڕوانگە و جانیبەکانی ژیان من پێم وایە تاچی ئێمە ئەگەر بیەوێ واقع بگۆڕێ ئەگەر پێوێ دەسەڵات قۆناغێکی تر بباتە پێشەوە بەڕاستی ئەبێ زۆر گورج و گۆڵانە زۆر چالاکانە بە دید و بۆچوونێکی نوێوە بە دید و بۆچوونێکی مۆدێرنەوە بچێ بەرەو دەنگدان و ئەو هۆکارانە تەسیری لێ نەکەن کە بەڵێ تەزویر زۆرە بەڵێ دەنگ دەخورێ بەڵێ ئەوە حیزبەکان بە شێوەیەکی شەرعی مافی خۆیان پێنادرێت دەنجی خۆیان بۆ ناگەڕێتەوە بەڵام دانیشتنت لە ماڵەوە درێژەدانە بە واقعە درێژەدانە بەو بارودۆخە ناهەموارەی کە هەیە ئەو وەکو وەڵامی پرسیارەکەم بەڵێ وەڵامی پرسیارەکەت من پێم وایە کاک داناجان بەداخەوە کە یەکێک لە مافە هەرە سەرەتاییەکانی ئینسان وەکو مرۆڤ ئەوەیە کە ئینسان پرۆسی هاوسەرگیری پێکبینی لەو نێوەندەدا و لەو پرۆسە گرینگەدا گەنجان ڕۆڵی ئەکتیڤ و باڵایان هەیە کە ئەوە گەنجانن پرۆسی هاوسەرگیری پێک دێن ئەوە گەنجانن وڵات نەتەوە دەبوژێنەوە لە ڕێگەی وەچەخستنەوە پرۆسی هاوسەرگیریەوە بەڵام بابێ سیر پێمزانی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی جوان بەڕێوە چووە بابزانین ئەم پرۆسەیە حەقی خۆی دراوە کۆسپولەمپەری لە بەردەم دروستکراوە یان حەقی خۆی دراوە تێ بەداخەوە کە ئێستا پرۆسی هاوسەرگیری هەر نەماوە ئەگەر سیر بکەین تا پرۆسەیەکی هاوسەرگیری دەبینی لە کۆڵانێک لە فەرعێک لە شوێنێک بەڵام لە بەرامبەرەوەدا بیست دەبینین کە لێک جیابوونەتەوە لێک جیا دەبنەوە لە محکەمەکان لە دادگاکانەوە کە خێزانەکان دووچاری ئەم جۆرە کێشە و هاریشە و گرفتن بەداخەوە هۆکاری چییە؟ پێم وایە هۆکارەکەی زۆر وازەحە گەنج کاتێک کە بێ ئیشا کە دەست بەتاڵە کاتێک کە دەسوڕێتەوە نازانێت چی بکە کاتێک کە دووعانە لە ژیرفانیانە کاتێک کە بیر و مێشکی مەشغوڵە بە کێشەکانی خۆیەوە نازانێت سەر بۆ کوێ بڵنکە تەماشای چ کێشەیەکی بکە کام کێشەی کام گرفتەی چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە خوێندنەکەی شەهادەکەی بەدەستێناوە تا بە کوڵەمەرجی تەواوی کردووە بەو پەڕیماندووبوون باوکی بەخێوی کردووە تا شەهادەیەکی بۆ بەردەست ببێ کاتێک کە شەهادەکەی وەرگرتووە لە ماڵی هەڵی واسیوە بەدەست نەبوونی کار و پرۆژەیەکەوە دەناڵێنێ ئەیگەن چی بکە چۆن خۆی دەخاتە بەردەم پرۆژەیەکی واگرین کاکدانە کە بزانێ سبەینێ ناتوانانی خێزانەکەی بەختێ بەرسەلەوەی کە گەنج پارەی پێنی و ئیشینی و گرفتی هەیە گەنج خۆیان حکومەت و بێگومان بەشی سەرەکی دەسەڵات چونکە دەسەڵات باوکە ئەگەر باوک دڵسۆز بێ نابێ کوڕەکەی بێ ئیش بێ نابێ کوڕەکەی بێ ئومێد بێ نابێ کوڕەکەی بێ هیوا بێ دەبێ ئەسڵەن بیخاتە شوێنی خۆی ئەگەر دەسەڵاتێکی بە ئومێد بێ دەسەڵاتێکی بە خزمەت بێ چالاک بێ خەمخۆر بێ دەبێ
سەحرای ڕوود بکاتە شوێنی کار دەبێت بیکاتە دەرفەتی کار دروست بکە بۆ ڕۆڵەکانی بۆی کە نەسۆڕێنەوە بۆی کە گیر و گرفتی ئەسڵم بۆ دروستکە لە داهاتوودا بۆی کە کێشەی کۆمەڵایەتی بۆ بخڵقێنێ بەڵام گەنج بەشێکیشی خۆی لی بەرپرسیارە چونکە گەنجانمان بەداخەوە زۆر جارنانی بێئومێدی دەخۆن کە ئەوە بەڵێ دەسەڵات دەرفەتێکی خوڵقاندووە تەزویر دەکرێت دەسەڵات دەرفەتێکی خوڵقاندووە کە پرۆسەی هەڵبژاردن وەک خۆی نەماوە لە نادیدە بگرێەوە لە پێشچاوی خەڵک ناشیرنی بکە بەوە کە گەنجان پتۆرێنێ زۆر جار من گەز دەبینم هۆکاری نەچوونیان بۆ دەنگدان کاکدانە زۆر سادەیە زۆر ساکارە بۆیە بەڕاستی گەنج دەبێت پێیگەی گرنگی خۆی بزانێ ئەبێ بزانێ سەرچاوی گۆڕانکاری تۆی ڕۆحی زیندوێتی کۆمەلگە تۆی ئەمە چێ بەرپرسەلەوەی کە تا ئێستا بەشێک لە گەنجان ناڵین هەموو گەنجان بەشێک لە گەنجان نازان ئەم ڕۆڵە گرنگیان هەیە نازانن ئەبێ گەورانە بیرکەنەوە نازان دەبێت استراتیژیانە بیرکەنەوە ئایا ئەمە پەروەردەیە حکوومەتە دەسەڵاتە حیزب لایەنە سیاسەکانە ڕێکخراوەکانی بواری گەنجانە یا گەنجان خۆیان بەڕاست بەشێکی گەنجان خۆیانن کاکدانا بەشێکی گەنجان خۆیانن کە تەمبەڵن کە هەوڵ نادەن خۆیان خەریک کردو بەشتانێکی زۆر تافه زۆر سادە و کەم بایەخ وەک باسمان کرد تۆ سیر کە لە وڵاتە ئەو شوێنانەی کە شوێنی پێگەیاندنن مەڵبەندی معریفین شوێنی خۆدۆزینەوەن شوێنی خۆ دروستکردن و خۆڕۆشنبیرکردنن بە پەنجەی دەست دەژمێردرێن بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئەو شوێنانەی بێگومان ئەو شوێنانەی کە مرۆڤ تێدا سەرە و نگوم دەبێت سەرە و لێژی دەڕوا تووشی هەڵدێر دەبێت خۆی لێون دەبێت تو دووچاری کێشە و قەیرانی ئەخلاقی و ڕەوشتیش دەبێتەوە چەندە زۆر ناتوانانی بیانژمێری ئەمڕۆوای لە هاتووە هەر کوچە و کۆڵانێک سێ چوار گازینۆ و کافتریا و شوێنی بەسەربردننی کات و کاتکوشتنی لێ کە گەنج خۆی تێداون دەکات گەنج بە بەرنامەش ئەمەوادان بە بەرنامەش کراوە بێگومان پێویستە گەنج خۆی بدۆزێتەوە و زیاتر خوو بەشتانێکە و خەریکا کە داهاتووی خۆی بدۆزێتەوە و پێگەی خۆی بەرز ببینێ و جێپەنجەی خۆی لە واقعدا بنەخشێنێ کە دەتوانێت ئەوە بکا کە حەزیلێت باش کاک مەهدی بۆچی دەسەڵات هەمیشە دەیەوێت و ویستوێتی پرۆسەی هەڵبژاردن لە لای هاوڵاتیان بە شێوازێکی گشتی منە پرسیارم بە تایبەت لە کاک موسلیم کرد بەڵام لە توێژە گەنجانەیەکەی بەڵام لە تۆکو مافناسێک وەکو یاساناسێک دەپرسم بۆچی دەسەڵات دەیەوێت ئەم پرۆسەیە بێ ئەرزشکە بێقیمەتکە سووکی کا لای خەڵک بە شێوازێکی گشتی ینی هۆکار لە پشتی ئەمەوە چییە؟ بەڵێ وڵا هەر ئیزافەیەکیش بۆ قسەکانی کاک موسلیم طبعا لە ساڵی 2014 لە کۆنفرانسێک بەژاری کردەوەی وەرەقەیەکی عەمەلم هەبوو لە چوارچێوەی گەشەپێدانی خێزانی و لەوێ یەکێک لە ڕاستپەردەکانی ئەو کۆنفرانسە پێشکەشکردنی پرۆژە یاسایەک بۆ پەرلەمان بۆ چاکردنی دۆخ خێزان و گەشەپێدانی خێزان ئەو کاتی ئەو پرۆژە یاسایم حازر کرد و بە پێشکەشی پەرلەمانم کرد مەسەلەی گەشەپێدانی خێزان و خێزان زۆر کاریگەری هەیە لەسەر بەرهێنانی گەنجی باش و تاشی باش و ئەو وەکو ئیزافەیەک بۆ یەکگومان قسەکانی کاک موسلیم دانا ئەگەر پرسیارەکە دووبارەکەیەوە سوپاس دەکەمەوە وتم بۆچی دەسەڵات هەمیشە دەیەوێت پرۆسەی هەڵبژاردن بێبایەخ بێ ئەرزش سوک کات لە لای کۆمەڵگە بەگشتی تەنها لای تاکی حیزبی خۆی نەبێکە ئەوانەی معاشخۆر و با بڵێن جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندیان هەیە لە پاڵ ئەم حیزبانەیە ئەوان بە ئیلزامی دەچن بۆ دەنگدانیانی بەڵام بە شێوازێکی گشتی بۆ نمونە هەر لەوەی کە ئێستا ئەبوایە لە 5 مانگ پرۆسەی هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێ بکردایە بۆ هەفتەیەک دواخرا ئەوە ئێستا دەنگۆی ئەوە لە ئارایە بژاردەی ئەوە لە ئارایە کە هەڵبژاردن دوا بخرێ ئەنی ئەمە خۆی لە خۆیان بێ ئەهمێتکردن و لێدانە لە پرۆسەی هەڵبژاردن دەسەڵات بۆ ئێوێ ئەمە بکە بەداخەوە لە ماوەی ڕابردوو دەسەڵات ویستوێتی و کردوێتی ئەوەی بۆی چۆتە سەر بۆ کردوێتی چونکە دەسەڵات کاتێ ترسا لە سەرچاوی ڕەوایەتی و ترسا لە ممارەسەی ڕاستەقینە دەسەڵاتی گەر بەنا بۆ شتیوادە بۆ کاتێ دەسەڵات خۆی بە لە چوارچەوێکی ئاڵۆز و لە
بارچەوەی ناڕەوایەتی گەمەی سیاسی کردووە سێ دەسەڵاتی کرد ئەکی دەترسێ لە هەڵبژاردن بەداخەوە لە ئێستادا ئێمە هەندێک لە هێز و لایەنی سیاسی دیکەشکە ئیدعای پابەندی بە وادەکانی هەڵبژاردن و ئیدعای پەرەپێدانی سیستمی سیاسی و هەنگاودان بەرەو حکومڕانی ڕەشیدیان دەکرێت ئێستادا ئەوانیش خەریکە پاشەکشیان لە دەبینن لەو بابەتێک کە ئێستا هەیە بۆیە خەریکە بڵێن لە هەرێمی کوردستان بەشێشی زۆر لە حیزبە سیاسەکان فچیان گرتووە بە خۆت زیینەوە لە مەسەلەی هەڵبژارد و لە سەرەتای بەرنامەکەش باسمان کرد هاونیشتمانیان هاوڵاتیان ئەو تەبعاً جگە لەوەی زیان دەکەن و هاونیشتمانیان دوازار بازیش دەدەن بازی ئەو یعنی تێکچوونی دۆخی گشتی و تاخیربوونی وادەکانی هەڵبژاردن چونکە ئێستا ئێمە باشە بەدیلی ئەنجامدانی هەڵبژاردن ئایا ئەو دۆخە چاک دەبێت و ئێمە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکمان هەبووە و حکوومەتێکمان هەبووە کە دۆخیش زۆر خراپی دروست کردەوە هاونیشتمانیان تێیدا زۆر بازی گەورەیاندا لە بەتایبەتی فەرمانبەران لە پاشەکەوتی موچات و تا ئێستا خەڵک لە هەندێ مافی خزمەتگوزاری سەرەتایی بێبەشە چەندین ساڵە خەڵک تەنانەت نەوتی وەرنەگرتێ خەڵک بێبەشە لە زۆر خزمەتگوزاری ئیدی باشە حکوومەتێک کە نەتوانێت ئەو خزمەتگوزاران پێشکەش کاتن یعنی ئێمە داخستنی هەڵبژاردن واتە بەردەوامبوونی ئەم حاڵەتەی ئێستا هەیە کاک مەهدی بەڵێ بەردەوامبوونە و ئێمە نایە بستێن لە هەڵبژاردن و ناکرێت ینی هەڵبژاردن و شکستی لایەنێک بە بەرژەوەندی گشتی ببەسترێتەوە بۆیە بەڕاستی دواخستنی هەڵبژاردن پێم وایە هەرکارە ساتە ئەگەرچی لەوانەی بەشێک لە هاوڵاتیان یعنی پاساوی معقولیان هەبی بۆی کە نیگەران بن لەو دۆخەی بەڵام کاک مەهدی کاتم نەماوە پیراسەیەکی گشتی و گشتی دۆخەکە بکەن دەبینن هەڵبژاردن ئەو میکانیزمەیە دەمانگەیەنی بە ئامانجی گەورە و بەشداری هاونیشتمانی دەتوانێت یعنی زۆر کاریگەری باشیان کاک مەهدی دۆخێکە ئێستا دەسەڵات دروستی کاتم نەماوە بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم درێژکردنەوەی ماوەی کارکردنی دەستگاکانی دەوڵەت کابینەکانی حکوومەت پەرلەمان ئەنجومەنە خۆجێیەکان ئەنجومەنە هەڵبژێردنەوەی پارێزگاکان چ زەرەرێکی هەیە بە کورتی سوپاس زەرەری ئەوەی هەیە جارە لە ڕووی قانونیەوە ئەوە پێشەرکردنی یاسا و مافی هاونیشتمانە مافی دەنگەرانە پاشان ئەگەر لە ڕووی یعنی مەسەلەی پێشکەشکردنی خزمەتگوزارەوە سەیری بکەین دەبینین کە ماوەکەیان بەسەر دەچی خودی ئەو ئەندامانە خودی ئەو نوێنەرانە سا دەبنەوە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ کاتێک ئەو نوێنەرانە دۆخێکی خراپیان بۆ دروست دەکرێت ئەوان ناتوان لە چارچێوەی یاسا ممارەسەی هەرچی خۆیان بکەن و کۆش و تەقەلا پێشکەشکەن دەبینین بەگشتی دەبنەبار بەسەر بودجەی گشتی و هاونیشتمانیان و پەیوەندی نێوان هاونیشتمانان و نوێنەرەکانیان جۆرێک لە ساردووسڕی تێدەکەویتن بە گشتی وڵات و بەرەو پێشتوونی وڵات زیانی پێدەکەویت دەستخۆش کاک موسلیم لە کۆتایی بەرنامەیەم بێهیوایی گەنج لەوەی کە هەم خۆی بێهیوا بێ هەم کۆچەکە ئەمە چ ئایندێکی لێ چاوەڕێکرێ و ئایا ئەمە حەلە بۆ کێشانە و ئاریشانی هەیە بێگومان نەخێر بێگومان کۆچکردن عیلاج نییە چارەسەر نییە و هەروەها سەرکەسکردن و لە ماڵەوە دانیشتن لە ڕۆژی دەنگدان و نەچوون بەرەو پیلی پرۆسی هەڵبژاردن چارەسەر نییە پێویستە گەنجانمان بوێر بن دلێر بن ئەکتیو بن زیندوو بن بە شەوق و زەوقەوە بستنێسە پرۆسی بستنێسە سندوقەکانی دەنگدان و ئەو بیر و بۆچوونە لە مێشتی خۆیان دەربێنن کە ناتوانن ئەوان لە ساحەی گۆڕانکاری خۆیان بنوێنن بگرە ئەوان بەڕاستی هۆکاری سەرەکی چارەسەرن لە چارەسەکردنی کۆی قەیرانەکان و نهێشتنی قەیرانەکان و ئەوانە دەتوانن کۆی زەمینە سازیەک دروستکەن کە ئیسلاحی هەرچی خەیران و کێشە و ئاریشەیەکەی بیکەن لە کۆمەلگادا واگوێ نەگرن لەو قسە و لەو بەرنامە و پرۆژانەی کە بۆیان دەکرێت کە دەیانەوە بێ ئومێدیان بکەن بێهیوایان بکەن و ئەوە بزانن چاکسازی فراهەمکردنی خۆشگوزەرانی دابینکردنی ماف بەدەستی ئەمین نەبێ ناکرێ بەدەستی چاکساز نەبێ ناکرێ بەدەستی پاک نەبێ ناکرێ بۆیە پێویستە خەڵکی ئێمە بەگشتی ئەمە سەرەتا پرسیارێکت کرد لە کاک مەهدی من ئەوەش بەشێکی وەڵامەکەی بدەمەوە پێویستە خەڵکی ئێمە ئەوە بزانێ خۆی پێوەست ناکا بە حیزبێکی دیاری کراوە کە من نانم هەیە لە فلان حیزبە بۆیە دەبێ خیانەتی لێ نەکەم تەنیا دەنگ بدەم بە فلان حیزبە
تۆ خیانەت لە خۆت مەکە، خیانەت لە مافی خۆت مەکە، خیانەت لە کوڕەکان و نەوە و منداڵی خۆت مەکە، خیانەت لە داهاتووی نەوەکانی خۆت مەکە. دەنگ بدە بە کەسێک دەتوانێت داهاتوت بۆ بنەخشێنە، داهاتوت مافەکانت بۆ فراهەم بکە. بەڕاستی تۆ گەورەترین حەق و مافێک، گەورەترین دەستکەوتێک کە مرۆڤ هەیەی ئەوەیە کە حەقی گۆڕینی دەسەڵاتت هەیە بەو دەنگەی کە دەتوانێت تۆ بیدەی بۆ یەک خۆت بەکەم نێتە بەرچاو تۆ پێگەت زۆر بەرزە. ئەگەر لە یەک ڕستەیە لە کۆی بەرنامەکە بتێ یەک ڕستە بڵێت ئەڵێ چی؟ من دەڵێم بەڕاستی گەنجان پێگەیان زۆر بەرزە، هیوا و ئومێدی داهاتووی هەموو گەلێکن و من پێشم وایە گەنجان وشیارن تێگەیشتون بەرگەی هەموو قەیرانێ دەگرن تا گۆڕانکاری فراهم دەکەن و داهاتووی خۆیان دەنەخشێنن بە شێوەیەکی جوان. دەستخۆش کاک مەهدی ئەگەر تۆش بتەوێ لە کۆی بەرنامەکە و لە کۆتایی بەرنامەکە تەنها دێڕێک ڕستەیەک بڵی دەڵێ چی؟ لە ڕووی هەڵبژاردنەوە قسەیەک دەکەم. ئێمە ئەگەر بەراوردی ئێستای ئامادەکاریەکانی کۆمیسیۆن و ئەو ڕێوشۆنانی لە ئارادایە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەگەڵ ڕۆستەکانی پێشتر بکەین، دەبینین زۆر بەرەو پێشچوون هەیە و زۆر ڕێوشوێنی پێشکەوتوو و میکانیزمی گونجاو دانراوە بۆ لە هەموو حاڵەتێک ئەنجامدانی هەڵبژاردن حازانجی زیاترە. ئەگەرچی ڕێژەیەک لە تەزویر، ئەگەرچی ڕێژەیەک لە خڕوقات هەبی، بەڵام بەگشتی ئامادەکاریەکان بە زۆرێکە و تەنانەت تۆماری دەنگەرانی بە هەزار ئاو شوراوەتەوە لەوەی پێشووتر. بۆیە بەڕاستی وا باشە میزازی گشتی و ذهنیەتی هاوشبەنان ئامادە بکرێت. دەستخۆش جوانە سیاسەکان نەترسێن لە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت. زۆر سپاس بۆ هەریەک لە میوانە بەڕێزەکانم. مەهدی حەمزەیە ساناس لە هەولێرە لەگەڵم بووی. سپاس کاک مەهدی، ببوورە کات لەوە زیاتر دەرفەتی نەیەم. هەروەها بەڕێز مسلیم عەبدوڵڵا قەسرێ چالاکوانی بواری گەنجان کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی و لەگەڵمان بووی. سپاس بۆ برایانی ژووری کۆنتڕۆڵ، سپاس بۆ ئێوەش بینەران کە تا ئەم ساتە بینەروبی سەرمان بوون. تا گفتوگۆیەکی تر هەموو لایەک بەخوای گەورە سپێرین. کوردستانێکی ئاوەدان و ئارام خواتان لەگەڵ.